لە هەنگاوێکی گرنگدا بۆ کەمکردنەوەی بێکاری و ئامادەکردنی گەنجان بۆ بازاڕی کار لە شاری سلێمانی کۆتایی با خولێکی هاوینەی چڕهات. ئەم خولە کە بە سپۆنسەری کۆمپانیای ئاسیاسیال بەڕێوەچوو قوتابیانی زۆربەی زانکۆ پەیمانەکانی سنووری سلێمانی لە خۆ گرت بوو بۆ ئەوی بە شێوەیەکی کردداری لە نزیکەوە بەکاری کۆمپانیا گەورەکان ئاشنا ببن. ڕاستیەکەی ئەم خولانە زۆر گرنگە بۆ خوێندکار، چکە خوێندکار کە لە زانکۆیە ئەزمموی نییە، یانی ڕاستە شتە خوێنین تێۆریتیکلیشت فێرە بین، بەڵام ئەمانە کە تۆ نەتوانی بەرپایکی لە شوێنێکە بەرجەستێکی هیچ ناهێنێ کەەوە کۆمپانیایکی گەورێک و ئاساسیاڵیش کەم هەلانەی بەخشیەوە بە خوێندکار ئێمەش حەزمان کرد ئەزمون وەرگریم لە کۆمپانیایکی گەورێک و ئاساسیاڵەوە. ئەم خولەی ئاسیاسیال بەڕاستی دەرفەتێکی زۆر مهم بوو بۆ خوێندکارانی کارگەری کار. خۆم زۆر ئیسفادەم لێ کرد، چۆن بڵێ زانیمان چۆن شەریکێکی گەورەی وەکو ئاسیاسیال لەسەر ئاستی جیهانی چۆن ئیشەکانیانە بن بەڕێوە و چۆن کارەکەن لەگەڵ کاربندەکان ئیشمان کرد و بەڕاستی زۆر یارمەتی دەربوو بۆ خوێندکاران کە پێشەوەی بچینە جیهانی ئیشەوە. ئامانجی سەرەکی خولەکە دۆزینەوەی هەلی کار و بەهێزکردنی توانای بەشداربووان بوو لە دۆزینەوەی کاردا. ئاسیاسیال جەخت لەوە دەکاتەوە کە ساڵانە ئەم پرۆگرامە پێشکەش دەکەن بۆ ئەوی قوتابیان بۆ دەستکەوتنی کار شارەزا بکەن. خۆشحاڵین ئەمڕۆ لە سلێمانی مەجموعە تەڵەبەی خۆمان تەڵبەکانی زانکۆیەکانی سلێمانی، زانکۆی سلێمانی و ئەمریکی و پۆلیتەکنیک و زانکۆیەکانی تر توانیمان ئەمڕۆ مشقی ڕاهێنان وەکو ئیڤێنتەکەی ئەمڕۆ مەشق ڕاهێنانمان تاوا کرد، هاتوین بۆی بڕوانامەکان دابشکەین بەسەر تەڵبەکانی ئازیزمان تاقریان ئەم مەشقە بۆ وای مانگەکی لا دوو مانگی پێچوو لەناو بەشەکانی خۆمان لەناو ئاسیاسیال مۆزەفەکانی خۆمان ئەو دەورەیان پێشکەش کردەوە بۆ تەڵەبەکان. گرنگی ئەم دەورەیە بۆی بتوانن خۆیان بگونجێن لە ناو بازاڕە، بۆی بتوان خۆیان بە ئاسانی هەڵیکاریان دەستکرێت. پێشکەشکردنی ئەم جۆرە خولانە و گرنگیدان بە توانای گەنجان بەتایبەت قوتابیان وا دەکات دوای دەرچوونیان لە زانکۆ و پەیمانگەکان ئاسانتر کاریان دەست بکەوێت و کلیلێکە بۆ کردنەوەی دەرگای کار بەڕوویاندا تا ئاسانتر بتوانن هەلی کار بدۆزنەوە و ببنە بەشێکی چالاک لە کەرتی تایبەتدا. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.